لا کۆبوونەوە نهێنیەکەی زەیدی و لیژنەی دارایی چی گوزەرە؟ ئایا چارەنووسی موچە و بەهای دینار و کێشەی هەرێم بەرەو قۆناغێکی مەترسیدار دەچێت؟ ئایا عێراق لە بەردەم وەرچەرخانێکی ئابووری گەورەدایە؟ چی لە پشت پەردەی کۆبوونەوە چوارقۆڵیەکەی نێوان سەرۆک وەزیران و لیژنەی دارایی و وەزیری دارایی و پارێزگاری بانکی ناوەندی دەشاردرێتەوە؟ کۆبوونەوەی نێوان عەلی زەیدی لەگەڵ لیژنەی دارایی زۆر زانیاری لەبارەی گۆڕانکاری نوێ خرایە ڕوو بە جۆرێک هەنگاوەکان نەخشەیە و سیاسەتێکی نوێیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی موچەخۆران و بازار دەبێت. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی کە خۆی لەناو کۆبوونەوەکەدا بووە پەردا لەسەر چەند نهێنیەک لا دەبات. یەکێک لە تەوەرە هەرە گەرمەکان پرسی لابردنی سفرە لەسەر دیناری عێراقی، پلانێک کە حکوومەت وەک چەکێک دژی گەندەڵی و بۆ بەهێزکردنی دراوی نیشتیمانی دەیەوێت بەکاری بهێنێت لەگەڵ کۆمەڵێک وردەکاری تر لەبارەی لابردنی سفرەکان کە ئەحمەدی حاجی ڕەشید وردەکاریەکەی ئاشکرا نەکردووە، بەڵام پێدەچێت بڕیاری یەکلاکەرەوەی لەبارەوە درابێت. لەلایەکی ترەوە عێراق بەرەو کەرتی تایبەت هەنگاو دەنێت. ئەما واتای ئەوەیە پشتیوانیە داراییەکان بۆ خزمەتگوزاریە سەرەکیەکانی وەک کارەبا و تەندروستی کەم دەکرێنەوە، هەرچەندە بەڵێنی پاراستنی هەژاران دەدرێت، بەڵام ئەم گۆڕانکاریانە نیگەرانی لای موچەخۆران دروست کردووە. دەربارەی پەیوەندیەکانیش لەگەڵ هەرێم کۆبوونەوەکە گەیشتووەتە بڕیارێکی بڕاوە، جێبەجێکردنی سیستەمی ئەسیکۆدا و داخستنی تەواوی خاڵە سنووریە نافەرمیەکان. عێراق چاوەڕێی بڕیاری هەرێمە بۆ داخستنی دەروازەکان، هەرچەندە حکوومەتی هەرێم تا ئێستا ڕازی نییە داوای کردووە 6 دەروازەی نافەرمی بەیاسایی بکرێن و بەغدا دانیان پێدا بنێت. هاوکات شێوازی بودجەی عێراق لە بودجەی برگەکانەوە دەگۆڕدرێ بۆ بودجەی بەرنامە و جێبەجێکردن کە ئەم ساڵ وەک تاقیکردنەوە لە 2 وەزارەت و 2 پارێزگاوە دەست پێ دەکات. ئەم گۆڕانکاریە خێرایانە لە سیاسەتی دارایی عێراق پرسیارێکی جەوهەری دەهێنێتە پێشەوە. ئایا حکوومەتی زەیدی دەتوانێت هاوسەنگی لە نێوان چاکسازیە ئابووریەکان و بژێوی موچەخۆراندا ڕابگرێت یان هاوڵاتیان دەبنە قوربانی پلانە نوێیەکان؟